ئەم کوڕی من بەبێ هیچ سەبەبێک کوشتراوە، هیچ سەبەبێکی نییە، تێگەی کاسبی قاپی خوایە، بەبێ هیچ سەبەبێک لەم جادەی عام تێگەی حەوت چەقۆی لێداوە. یەک شتێ نییە لە نەعبێنە کە کوشتنەکەی ئەم کابرایە هاتووە خەڵکی ناسڕەیە لە ئەسڵە، دەهەزاریە هاتووە لێرە دانیشتووی کەرکووک، تێگەی برادەرشی نییە، برادەر کوڕەکەشم نییە، مجەڕەد تقریبان شەش حەوت کۆڵان لەو لای ئێمەوە دانیشێ. و ئەمە ئەم کوشتن ئەم کوڕە مەسئولی گەورەی کەرکووک محافزە، تێگەی ئەبێ ئەو لەم ئیشانە بە ئەمەینەتی نییە بێ لە خەڵک بە ئەمینی بخەوێ، ئاگادار ماڵ و مناڵی خۆی بێ، چونکە ئەم نەوعەت شتانە ئەکرێ ئەو لێهینە بەر بە پرسە تێک نادەنێ، هەر لێشی ناپرس. دوو مناڵیەیە، ئەمە کچێکێتی عمری 10 ساڵە 9 ساڵە، کوڕێکشی هەیە کوڕەکەی عمری 6 مانگش نەبووە بە تاوەتی، 6 مانگش نەبووە، تێگەی داواکاریمان لە حکوومەت هەیە بە زووترین کات ئەمە ئەوەتانێ دیتە بیدەن لە قانون بە قانونی حکوومەت، تێگەی ئەو پیاوەی پشتەوە قاتلەکەیە، ئەمە قاتلەکەیە، ئەمە ئەوەلیاتی کەشی هەیە، بەس لەگەڵ کوڕ منم بەزمەی نەکردووە، لە وەحدەکەشی نازانم لەگەڵ ضابتە قڕەقڕی کردووە و لەگەڵ جەماعەتێکە دانێتە بەر گولە و 3 مانگ حکمی خواردووە ناو معسکەرەکەی خۆی، تا ئێستاکە نازانم چەند دەعوەی کەی هەیە، ئەمە بە ناوی قایدێکەوە تێگەی شەڕەکات و تعدا لە مولەوەکە، قایدەکەش قایدێکی چاکە و پیاوێکی باشە و خدمەی هەیە لە ناو عێراقە، عیلاقەی بەم شتەوە نیە.